لەوڵی مۆزەخانەی شاری سلێمانی بەسەرپەرشتی کۆمەڵەی ڕیشەوە لەونجیانی پێشانگەیەکی شێوەکاری بۆ هونەرمەندانی خواروی عێراق و کوردستانەکرێتەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار لەو بارەوە زانیاری زیاترمانێتە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااوان لەبێ ئاکام وەکتۆ ئاماژەت پێکرد ئێمە ئێستا لە هۆڵی مۆزەخانین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن کۆمەڵی ڕیشەوە ئەلوانەوە پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەندانی خواروی عێراق و هونەرمەندانی کوردستان کراوەتەوە. دیارە لە نێو پێشانگاکەدا چەندین جۆرکاری شێوە و قەبارە جیاوازی هونەرمەندان لێرە نمایش کراون. من بەڕێز هونەرمەند بەختیار هەڵبجێی لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی هەم کارەکانی بەڕێزیان هەم پێشانگا هاوبەشەکەی نێوان هونەرمەندانی خواروی عێراق و هونەرمەندانی کوردستان لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک بەختیار سلااوت لەبێ ئەم کاتت باش زۆر سواس دەکەم. بیرۆکەی کردنەوەی پێشانگایەکی لەم شێوەی هاوبەش لە نێوان هونەرمەندانی خواروی عێراق و هونەرمەندانی کوردستان لە چێوە سەرچاوی گرت. سەرەتا بەخێراتنی کەناڵە ڕەنگینەکەتانەکەم دیارە هونەر سنووری بۆ نییە. ئێمە وەکو هونەرمەند هاوڕێمان هەم لە خواروی عێراق یا خۆبڵێن لە وەسەد یا خۆبڵێن لە وڵاتەکانی تریش هەیە، تەنانەت لە ئێران و تورکیا و ئەمریکا و فەڕەنسا وشتی لە هەموو وڵاتێکە هاوڕێمان هەیە. ئەم هاوڕێتیە واکە کە تۆ بتوانێت قسە بکەیت لەگەڵیانەوە هاوکات چۆنیان پێخۆش بێ هونەرمەندان لەکوێ سنتەر بگرن یاخود لەکوێ بیانەوە پێشنگا بکەنەوە پێشنگا دەکەنەوە. دیارەم هاوڕێیانە پێشتر سێ چوار مانگ لەمەوە پێش هاتن لێرە لە سمپۆزیۆمێکی وێنەکێشانە بەشدار بوون. هەر ئەوە ژوای کرد کە جارێکی تر بێنەوە. خۆشبەختانە هاتونەوە ئێستا پێشنگایەکی جوانان بەرگوزار کردووە لێرە وەکو ئەیبینن نزیکەی 25 هونەرمەند بەشدارە تایە. ئەم هونەرمەندانە هی شاری بەغایە و دیالێ و کەرکووکە و شارەکانی وەکو بابلوانی تیا بەشدار بوون. لێرە خۆشبەختانە کۆبوونێتەوە ئەم پێشنگایە 2 ڕۆژە خایەنێ من بەتەنها وەکو پەیکەر بەشدار بوو. ماوەیتە زیاتر کارەکانان کاری تابلوە کارەکان لە هەموو شێوەیەکی قەبارەوە حەجمێکی تایە. لەگەڵەوە شاوکو شێوەی ئیشکردنیش هەموو مەدرسەکانی تایە، هەم لە کلاسیک و خەت و لە واقعی و زۆر کاری مۆدرێن و شتی وای تایە. لە شێوەی بەرەمهێنانی کارەکانش کاری زەیتی تایە، کاری پاستیلی تایە، کاری ئەلوانمایی تایە، هەموو جۆرە ڕەنگەکانی و کارەکانی تیش بەشدارن. کاک بەختیار بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە پێش پێشانگاکە ئێوە و هونەرمەندانی خواروی عێراق لە سیمپۆزیۆمەکە بەیەکەوە هاوبەش بوون و کارەکانتان ئەنجامەوە تابلۆکانتان کێشاوە. ئەم سیمپۆزیۆمە تا چەند گرنگی هەیە بۆ ئاڵوگۆڕکردنی کارەکانتان بۆ بیر و ڕاگۆڕینەوەی کارەکانتان؟ ڕۆڵی سیمپۆزیۆم چییە لە نێو هونەرمەنداندا؟ بەنسبەت سمپۆزیۆمەکە من بەشداریم تیانە کرد، کاک کامەران و کاک فاروقۆوان بەشدار بوون لەگەڵیانە. سمپۆزیۆم بۆ خۆی شتێکی جیاوازە، شتێکی ئەم کارکردنە بەیەکەوە، ئەم کارکردن بەیەکەوە تۆ چۆن ئیسفادە لە کاری هاوڕێکەکەی کاتی ئەو لە بەرچاوی تۆ کارەکە، تۆش لە بەرچاوی ئەوە کارەکەی لابد شت لە یەکتری وەرئەگرن، شت لە یەکتری فێر بن. مەسەڵەن هونەر خۆی بەعام فێڵە یا چۆنە فێڵکردنە لە چاو. کاتێک کەسێک بە شێوەیە ئیش ئەکا هاوڕەکەی تریش ئەیبینێ کە بزانێ ئەم چ ئوستوبێ بەکارێنێت، چۆن ئیشەکە لەم ئیسفادەکردن لە مایە جگە لە ناسین و لەوەی کە جوانکردنی شوێنەکەی. کاک بەختیار پێم خۆشە گفتوگوێکیش لەسەر بەرهەمەکانی خۆت بکەین. دیارە چەند پەیکەرێکت لێرە داناوە، گەر ئاماژە بە پەیکەرەکان بێ و ئەو ماوەدانە خودمەتەکانی لەم پەیکەرانە بەکار هاتوون چی؟ ئەم پەیکەرانی من ئەمەیان پەیکەری ڕۆدانە. ڕۆدان پەیکەرێکی وا هەیە بۆ ئەلمفەکر یا خۆ بڵێن بیرکەرەوە، بەڵام من شێوەی کەلەی ئینسانەکەم گۆڕیەوە کردومە بە ڕۆمانەیەک، چکە ئەم ناوچەیە ئەمە ناوچەیەکی گەرمە، هەمیشە چاوەڕێی تەقینەوەی، هەمیشە چاوەڕێی مەسەڵەن ئاڵۆزی و ناخۆشی و شەڕی بەداخەوە. من هاتۆم ئەو اقتیباسم کردووە و ئیشە، بەڵام کەلەی سەرەکەم گۆڕیەوە بۆ دوو کارەکەی تریشمێکیان بەردە مرۆڤ و کتێب کچێکە لەگەڵ کتێبێکە، ئەوە بەردە کارەکەی سێهەمیشیان ئەویش هەر بەردە لەگەڵ برۆنز، بەرد و برۆنز تێکەڵە بە شێوەیەکی وا تێکەڵم کردووە کە شێوەیەکی وا بێت. بۆ چوونی هونەرمەندانی خواروی عێراق دەربارەی کارەکانی بەڕێزت چۆنە، یاخود بۆ چوونی بەڕێستان دەربارەی کارەکانی ئەوان؟ بۆ چوونی ئەوان هێشتا نازانم، چکە من تازە بەریەکەکەوین، ئەمڕۆ بەریەکەکەوین کارەکەم داناوە، نازانم ڕێیان چۆنە، بەڵام کۆی کە ئیبینی دەستخۆشی ئەەکەن. بەڵام کارەکانی ئەوانیشان لە ئاسێکی زۆر باش هەیە، کاری جوانیان هەناوە، هونەرمەندی زۆر وەکو عەرە بەڵێ مخەضرەمیان هەیە، هونەرمەندی کۆن و بەتوانایان هەیە لە شێوەی ئەلوان، لە شێوەی ستایل، کاری زۆر باش و نایبیانێناوە. سپاس بۆ بەڕێز بەختیار هەڵەبجەی کا بەڕێزیان بە چەند پەیکەرێک ئەمڕۆ لە نێو ئەم پێشانگایەدا بەشداریان کردووە. بەڵێ ئاکام لێرە
کاتژمێر 5 ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانی شاری سلێمانی پێشانگاکە کراوە دەبێ و سبەینێش لە کاتژمێردەی بەیانیەوە تاکو 5 ئێوارە لە هۆڵی مۆزەخانە پێشانگاکە بەڕووی بینەران و هونەرمەندان و هەر کەسێک کە ئارەزوو دەکات ئەم تابلۆ ناوازانە ببینێ دەتوانێت سەردانی مۆزەخانەی شاری سلێمانی بکات. بەڵێ هاوکارم ڕێژنا لە سلێمانی سپاس بۆ تۆ میوانەکەت.